بڵێم ئەمڕۆ سەرەتای قۆناغێکی نوێیە لە وەزارەتی پێشمەرگە بێگومان ئاڵگۆڕ و گۆڕانکاری لە هەر مؤسساتێکی حکومی کۆمەڵایەتی ئابووریدا بۆ خۆی بنەمای پێشکەوتن و گەشەکردنە. من ئەمڕۆ بەدیوێکا زۆر خۆشحاڵم، بەدیوێکیشە ناخۆشحاڵم و لە پێم ناخۆشە کە هاوڕێیەکمان کەسێکی بەتوانە ئەفسەرێکی لە باڵای خاوەن ئەزموونی دەیان ساڵی کار و فیداکاری لە ناو هێزی پێشمەرگەی کوردستان و مەیدانی جەنگدا کە بەقەر کێوێک ئەزموونی لەو ڕۆوە هەیە کە ئەویش فەرێک چەمال سەرۆکی هەیئەی ئەرکان لە وەزارەتی پێشمەرگە ئەمڕۆ بە سەربەرزی بە شانازیەوە وەزارەتی پێشمەرگە ئەو پۆستە ڕادەستی برای بەڕێزمان کاک عیسا فەریق ڕوکن عیسا کە ئەویش بۆ خۆی ساڵانێکی زۆرە لە مەیدانی کاری سەربازیە کاری کردووە، چه لە ڕووی ڕێخستنەوە و کاری سەربازیە ئەزموونی زۆری هەیە بە هەردوو دیوەکەیە، هەم بە ڕۆیشتنی فەریق ئەوەل کاک چەمال هەم بە هاتنی فەریق کاک عیسا. من پێم وایە ئەمە بۆ خۆی پەیامێکە مەسیجێکە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان، بۆ هاوپەیمانەکانمان کە بە گەرمی بە خێراتریان دەکەن کە ئەم ڕۆژێن کە هەمووی بە پشتیوانی و هاوکاری ئەوان ئەم گۆڕانکاریە هەماری جدی ئەنێ ئەڕواتی پێشەوە وەکوتیشم مەسیجێکە پەیامێکە بۆ هەموو لایەک کە گۆڕانکاری بنەڕەتی لە هێزی پێشمەرگەی کوردستانە ئەنجام دەدرێت. ئەمڕۆ لە پۆستە باڵاکانی وەزارەتی پێشمەرگەیە ئاڵوگۆڕەکەی سبەینێش من هەر لێرەوە سەرتاش پیرۆزبایی لە دیوارڕوکن بەختیارەکەم کە ئەویش فەرمانەکەی دەرچووە بۆ پۆستی ئەمینداری گشتی کە ئومێدم وایە لەو پۆستە نوێیە کاری جدی و پلەی باڵاتر و بەرزتریش بەدەست بێنێ. دڵنیام ئەو نمونە جوانانە ئەو نمونە باشانە لە بەرامبەریشە کە فەریق جەبار پێشتر ئەمینداری گشتی بۆ ئەو کاری زۆر کردووە و ماندوو بووە و ئێمە هەموو ئەم مناسبەیە کە لێرەوە ئەکەین چەند بەخێراتن و پیرۆزبایی لەم خۆشەویستانە ئەەکەین، ئەوەندەش بەڕێز و تەقدیرەوە بە دەست لەسەر سنگەوە ئەخوا حافیزی لەوانی تریش ئەەکەین کە هەمیشە وەزارەتی پێشمەرگە لە هەر بۆنە و مناسبەیەکە کە قسەی لەسەرەکە یادی هەموو ئەو تێکۆشەر و ئەو ئەفسەرە باڵایانە و ئەو کەسە بەتوانانە دەگاتەوە کە لە قۆناغێکە خزمەتێکی زۆری وەزارەتی پێشمەرگەیان کردووە و بەردی بناغی وەزارەتی پێشمەرگەیان داناوە و هەموو دەستکەوتانەی کە لە ئایندەشە دێتە دی بەری ڕەنج و ماندووبوونی هەم ئەوانەی پێشترن کە ڕۆیشتون هەم ئەوانەشی کە لە ئێستاە دێن و پۆستی نوێ وەردەگرن. بێگومان ئەو پۆستە نوێیانەش ئەرچێکی قورسە، من دڵنیاشم ئەوانە ئەو ئەرکە قورسەی کە لە ئەستۆیانایە هەنگاوی یەکەم قۆناغی یەکەم گۆڕانکاری و چاکسازیە لە وەزارەتی پێشمەرگە. هەموومان دەزانین گۆڕانکاری لە سەرەتایە سەختە، لە ناوەڕاستە فەوزای لێ دروست دەبێ وەکوی لە ناو وەزارەتی پێشمەرگە لە هەنێ گۆشە و کەنارەوە لێی دروست بوو، بەڵام لە نەتیجەیە خێر و دەستکەوتی گەورەیە بۆ میلەتەکەمان، خێر و دەستکەوتی گەورەیە بۆ خەڵکی کوردستان، خێر و دەستکەوتی گەورەیە بۆ تاک بەتاجی پێشمەرگە، خێر و دەستکەوتی گەورەیە بۆ هەموو ئەو ئەفسەرانەی کە ڕێکخراوی ئەکەن کە ماندوو ئەبن کە پێشمەرگەکان فەرماندەکان لە سەنگەری پێشەوەن. ئەگەر مؤسسەی عەسکەری مؤسسەیەکی پتەو نەبێ، مؤسسەیە بێ بە سیاقاتی عەسکەری نەڕوا، مؤسسەیە بێ کە لەسەر بنەما زانستیە سەربازیەکانی سەردەم نەڕوا بەڕێوە، نەتیجەیەکی باش نادرێ بەدەستەوە. بۆیە ئێمە هەموو هەماوەکان بە ئەوەیە کە هێزی پێشمەرگەی کوردستان یەک و یەکگرتوو بێ، هێزێکی یەکگرتووی کوردستانی بێ. من دڵنیام
بەم ئەفسەرانە و بەدەیان ئەفسەری تریش لە باڵا کە لە دەروی وەزارەتی پێشمەرگە ئەرچی قورسیان لە ئەستۆیە چکە قۆناغێکی زۆر قورسە ئەم قۆناغە قورسەش بێگومان ئەوەی ئەوەیە کە وەزارەتی پێشمەرگە بە یەک تیم ئیشکەی بە یەکتیم ئیشکردنی وەزارەتی پێشمەرگە ئەتوانین بڵێن کە مەرجێکە لە مەرجە بنەڕەتەکانی سەرکەوتنی وەزارەتی پێشمەرگە. ئێمە لەگەڵ فەریق جەمالە لەگەڵ تیمەکەی یعنی لیژنەی بەرگری وەزارەت یا ئەنجومەنی بەرگری وەزارەت لەگەڵ هەموو بەڕێوەبەرایەتەکانە پێکەوە تێگەیشتنێکی فراوانمان هەبووە لە زروفێکی ئاڵۆزە توانیمانە بەسەر ئەو سەختیانەیە سەرکەوێت. ئەو تەجروبە زۆر زەوەندەی کە هەم فەریق جەمال هەم فەریق جەبار کە ئێرە بەجێیان بەسەر بەرزی شانازیەوە من دڵنیام ئەزمونێکی زۆر زەوەند بۆ ئەوانی دوای خۆیان بەجێهێڵن کە لەسەر ئەو ڕێچکەیە کە توانیمانە بەسەر قۆناغی زۆر سەختا سەرکەوین و زۆر گرێ و گرفت و ئاڵۆزی چارەسەر بکەین. ومێدم وایە قۆناغی داهاتوش بە هەمان لێک تێگەیشتن چکە ئەو لێ تێگەیشتنە ئەمانگەێنێتە ئەوەی کە لە ئایندە ئێمە ببینە خاوەنی لەشکرێکی یەکگرتووی کوردستان. جارێک کەش پڕ بەدڵ پیرۆزبایی لە فەریق ئیسا ئەکەم و ومێدیشم وایە دڵنیاشم کە پشتیوانی وەزارەت و حکوومەتی هەیە بۆ ئەوی لە کارەکانیان سەرکەوێت. داواش لە هەموو ئەفسەرانی باڵا ئەەکەم لە هەموو یەکە سەربازەکانیش ئەەکەم کە هاوکار و پشتیوانی ئەو دوو پۆستە گەورەیە بن، هەم پۆستی ئەمینداری گشتی هەم پۆستی سەرۆکایەتی ئەرکان بۆی بتوانین چۆن تا ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان وەزارەتی پێشمەرگەی کوردستان توانیەتی بەسەر زۆر ئاستەنگدا سەرکەوێت، توانیەتی گرفتی گەورە چارەسەر بکە، توانیەتی بەرەنگاری گەندەڵی بەهەدەردان ببێتەوە، توانیوێتی سیاقاتی ئەسکەری و وەزارەتی پێشمەرگە ئێستا لە وەزارەت و لە هێزی پێشمەرگەی کوردستان بچێ. من دڵنیاشم بە هیمەتی ئەم ئەفسەرە باڵانەی تر کە جێگۆڕکێ ئەکرێ و دەساودەشی دەسەڵات دەکرێت کە ئەمە بۆ خۆی نمونەیەکی جوانی و سەرکەوتووی چاکسازیە لە وەزارەتی پێشمەرگەیە بتوانێت هێزی پێشمەرگەی کوردستان ببێ بەو هێزەی کە خەڵکی کوردستان لە سەدا سەد دڵنیا بێ کە هێزێکی یەکگرتووی کوردستانی هەیە لە هەموو مەترسیەکانی ئێستا و ئایندە ئەیپارێزێت. جارێک کە سوپاسدانەکەم بۆ پڕبەدڵ پیرۆزبایی لەو جەنڕاڵە خۆشەویستەمان دەکەین و بە دڵێکی خەمباریشەوە خواحافیزی لە برا و هاوڕێ و خۆشەویستمان کە 3 ساڵە ئێمە پێکەوە بەو پەڕی بەرپرسیارەتیەوە هەم بەرپرسیارەتی و خوێندنەوەی واقعێکی سەخت کە ئێمە ڕۆژانە ڕوبەڕوومان بۆتەوە توانیمانە زۆر لەو کێشانە گەورەتر بین، زۆر لەو کێشانە باڵاتر بین، بۆی توانیمانە چارەسەریکرد. هەر لێرەشەوە پێش ئەوەی کە سبەینێ ئەمڕۆ سبەی فەرمانەکە لە ئەنجومەنی وەزیرانی ئیمزاکراوە بۆ جەنڕاڵ بەختیار پیرۆزبایی لەویشەکەم و خواحافیزی و بە دڵی تەنەوە لە جەنڕاڵ جەباریشەکەین و ئومێدم وایە لە قۆناغی داهاتووشیانیانە ئەو ئەزمونەی کە لە وەزارەتی پێشمەرگە بەدەستیان هێناوە لە قۆناغە سەختەکانە هەمیشە پشتیوان و هاوکاری هاوڕەکانیان بن لە وەزارەتی پێشمەرگە، لێوەش هەمیشە سەربەرز و سەرکەوتوو بن و بۆ قۆناغێکی ئینشاءڵڵا. سوپاس دەکەم.